لە چوارچرای مەهاباد لە کانگای بیری ئازاد دەستی ڕەشی ئیستیبداد چەقاندی داری بێداد لە کاتی نیوە شەوە لە گەرمەی شیرین خەوە کرا کاری ناڕەوا لە دار درا پێشەوە دارخانم ئەو دەمەی تۆ لە چۆ بووی بمبورە ئەزانی لە سابڵاخێ بمبورە برینی تۆ برینی هەمومان ئەکولێتەوە بەڵام ئەوە شتێکی مێژوویە پێویستە باسی لێوە بکرێ ئەگەر یەکێک لە دۆستە نزیکەکانی مەرحومی قازی شعوری وابوو بێ بێمنینە خانم داخان کە هەموو دۆست و دەوروبەر هەموو گەلی کورد بە داخانمی قوبوڵەکە نەبێ ئەو شعوری چی بوو بێ مەرحومی قازی پیاوێکی زۆر کەوت پێم وانێ کەسێک تازە ببێتەوە کوی بێت دێوال هەم بینم دەبێتە وانێک دەبێتەوەی کە بڵێن تەسوو بە خەرز دەدات بەڵێ ماچمە قازی ئەسڵەن زۆر پیاوێکی کەوت زۆر بەڵێ مامۆستا هێمن لە پێشەکی تاریک و ڕوونە بە دوور و درێژی باسی لێوە کردووە مامۆستا هێمنەڵێ من بە موسڵحێکی یەکجار گەورم بە چەند زبان ئاشنا بوو بەڵێ فقط لە سابڵاغ و لە شەرەفکەندی لە خانەقای شێخی بورانی بەڵێ خوێن بووی بەڵێ بە زبانێکی بەینەلملەلیش بەڵێ باشاڵم مەرحومی قازی ئینگلیزیشی زانی و بەڵێ ئەو زمانانە هەر لە سابڵاخێ هەر لە بۆ خۆی بەڵێ دادەنیژی دێ قسەی دەکرد کتێبەکەی لە پێش بوو تەرجەمەی دەکردەوە فارسی بە کوردی کوردی بە عەرەبی بە ئینگلیسی بەڵێ 24 سەعات کتێب بوو هیچ ڕەفیقی دیکەی نەبوو فەقەت کتێب نەبێت